بەناوی خوای گەورە ئەمڕۆ شاندێکی فراکسیۆنی پارتی کە پێگاتوین لەم برابەڕێزانم لەبارەی تەقەکردن لە بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی کە بەشێکی برادەران لە لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستانن هاتینە سلێمانی بۆی لەگەڵ چەند لایەنێک کۆبوونەوە ئەنجام بدەین لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لەگەڵ بەڕێز پارێزگاری سلێمانی لەگەڵ دەستگای ئاسایش لە سلێمانی بابەتی تەقەکردن لە بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان ئێستا لە شاری سلێمانی بۆتە حاڵەتێکی زۆر ئاسایی و هەموو کەس دەتوانێت ئەم کارە بکە. ئێمە هەموو وردەکاریەکمان خستە بەردەم لایەنی پەیوەندیدار و باسی ئەوەمان کرد کە ئەم بابەتە ئیتر ئێستا حاڵەت نییە و دیاردەیەکەوە خەڵک دەتوانێت بە ئاسانی تەقە بکە لە بارەگاکانی پارتی. بۆیە ئەم ڕووداوە نەخوازراوە، ئەم ڕووداوە ترسنۆکانە ناشیرینە کە کارێکی نامەدەنیانەیە ئێمە هاتوین بە شێوەیەکی مەدەنیانە بە دوواداچوونی دەکەین و ڕێز لە موسسات و دامەزراوەکانی دەوڵەت، ڕێز لە پەرلەمانی کوردستان، ڕێز لە ئاسایش و پارێزگار و هەموو دام و دەستگاکانی دەوڵەتەکەین و پێمان وایە کە تەقەکردن و ئەم کارێکی ناشیرینەوە هیچ کەس قازانجی لێ ناکات و پارتی دیموکراتی کوردستان ئەم بابەتە بە جدی وەرەگرێت. من ناڵێم کە تەقە بە تەقە وەڵامەدرێتەوە، شتی وا ڕوونادات، بەڵام ئیتر ناکرێت کە لە ماوەی چەند دو-سێ ساڵە 76 جار تەقە لە بارەگاکانی پارتی بکرێت بڵێن ئەمە حاڵەتێکە وەڵا گەنجێک بوو یان کێ بوو یان چی بوو. ئەمە ئامار وردەکاریەکانە. تەنها ئەنجومەنی سەرکردایەتی پارتی هەڵەبجە لە سلێمانی هەڵەبجە 26 جار تەقەی لێکراوە، هەموو کاتانەی کە تەقەی تیاکراوە و جۆری ئۆتۆمبیلەکان و هەندێک جار جۆری چەکەکان و هەندێک جار خەڵکیش دەستگیر کراوە لەسەر ئەم ڕووداوانە، بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە ئەوانەی کەم کاریان کردووە یەک دوو شەو دەستگیر کراون، دوایی بە هەر بیانوێک بێ ئازاد کراون. ئەمە یەکێکە لەو کەیسانەی کە لە دادگایە و تاوەکو ئێستا ماوەی 4 ساڵ یەکلا نەکراوەتەوە کە بە ئاشکرا بۆ بەڵگەوە تەقەی لە بارەگاکانی پارتی کردووە لە سلێمانی. ئەمە تەنها ئامار وردەکاریەکانی تەقەکردنە لە بارەگای لقی 12 پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەڵەبجەکە زیاد لە 14 جار تەقەی لێکراوە و هەموو کاتەکانی تەقەکردن بەروارەکان لێرەیەکە لە لای ئێمە هەیە و ئەیگەڕێنینەوە پەرلەمانی کوردستان لە ڕێگەی لیژنەی ناوخۆوە کاری لەسەرەکەین. ئەمە لقی 4 پارتی دیموکراتی کوردستانە کە چەند جارێک تەقەی لێکراوە هەمووی بە وردەکاریەوە لێرەدا پارێزراوە. ئەمەی کە زۆر گرنگە، یعنی پرسیارە بۆ دام و دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانی و ئێمە پرسیاریان ناڕاستەکەین. ئەمە هەموو بەڵگەیەکە، یعنی هەندێک جار ئاسایش و ئەو کەسانی کە پارێزگاری لە بارەگاکانی پارتیەکەن خەڵکیان دەستگیر کردووە. ئەمە ناسنامەیانە کە ناتوانم ڕووی بکەمە کامێرە، بەڵام ئۆتۆمبیل و ناسنامە و جۆری چەک و قەوانی فیشەک و هەموو وردەکاریەکیان ئەلێرا بە وێنە هەیە، بەڵام تاوەکو ئێستا کەسێکمان نەبینی بەداخەوە بهێنرێتە بەردەم کامێرە بوترێت ئەمە لەسەر تەقەکردن لە بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان دەستگیر کراوە. بەڕێزان لە پارێزگای سلێمانی بەڕێز پارێزگار وتی کە پەرۆشین بۆ ئەم بابەتەوە، ئەمە بۆ ئێمە ناخۆشەوە، بۆ خەڵکی سلێمانی ناخۆشە، لەبەرەوەی کە یعنی تەقەکردن لە بارەگای پارتی هیچ شتێک پارتی و سلێمانی لە یەکتر دوور ناخاتەوە و پارتی و سلێمانی لە یەک جیا ناکاتەوە. چەندین جاری دیکەش ئەمە ڕوو بداتەوە و پێشبینیش دەکەین کە ڕوو بداتەوە، نامانەوێت بەڵام پێشبینیەکەین کە ڕوو بداتەوە، لەبەرەوەی کە زیاد لە 70 جار ڕوو بداتەوە کەسێک بە جدی نەهاتە سەرخەت حتمما جارێکی دیکەش ڕووداتەوە. پارتی و سلێمانی دوانەیەکی لێکدانە بڕاوە، نە تەقەکردن نە هیچ هۆکارێکی دیکە ناتوانێت پارتی لە سلێمانی سارد بکاتەوە و ئێمەش بە شێوەیەکی مەدەنیانە هاتوین هاوڕێیانی بەڕێزم لە لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە دوواداچوونەکەین ئەم بابەتە ئەبینەوە پەرلەمانی کوردستان و لەمە دووە هەمومان ئەم پرسە بە جدی وەرەگرین، لەبەرەوەی کە ڕاستە ئێمە نوێنەری هەموو خەڵکی کوردستانی و خەم و کێشەکانی هەموو خەڵک لە کاری لە پێشینەی ئێمە بن، بەڵام جەماوەری پارتیش هەم لە سلێمانی هەم لە هەولێر هەم لە دۆک هەم لە هەموو شوێنێکی دیکەی کوردستان نازێکیان لەسەر ئێمە هەیە کەڵێن بۆچی ئێوە سەیرەکەن کاتێک تەقە لە ئێمە و لە بارەگاکانمانەکرێ، لە نێو بارەگا خەڵک بریندارەکرێ، ئۆتۆمبیلەکان گولەیان بەرکەوتووە، بۆیە دەستگای ئاسایشیش کە وردەکاریمان پێدان قسەمان لەسەرکردن لەگەڵکردن وتیان هەندێک خەڵکمان دەستگیر کردو، بەڵام تاوەکو ئێستا نەگەشت، یعنی دادگا بڕیاری کۆتایی نەداوە لە بارەیانەوە، بەڵام ئاماژەیان بەوە کرد کە ئەوانیش خەڵکیان دەستگیر کردووە. ڕاستیەکەی ئیشی باش ئێمە لێرە ئەندامی پەرلەمانین، خۆ ینی هیچ ڕێگریەک
خۆ بەتەمانین ڕێگری لە ئێمەش بکرێ بەڵام ئێمە ئەوەمانەوێت کە ئەو کەسانەیەم کارەکەن ئەمە دەستگیر بکرێ لەبەرەوەی کە بەڕاستی نیشانەی پرسیار لەسەر هێزەمنیەکان دروستە بێت ئەگەر بێت و 70 تەقە لە بارەگا بکرێت یەک کەس دەستگیر نەکرێ بهێنرێتە بەردەم خەڵک بڵێ ئەم کەسە بوو تەقەی لە بارەگایەکی پارتی کرد ناکرێ بڵێ وڵا هەر کەس وتی من مەستم و ئەمە بکەیتە بیانوو بۆی 2 شەو سجنی بکەیت دوایی بە کەفالەت یان بە هەر بیانوێکی دیکە ئازاد بکرێ بەیانی هەمان کەس بێتەوە دیسان تەقە بکاتەوە لە بارەگایەکی ئێمە پارتی ناڵێت بۆچی دەقیان لەکەن ینی کاتوەڵی حەفتاجار خۆجار بۆچی دەقیان لەکە لە سلێمانی ئەمەیە دوو سێکێ جاربان لە سلێمانی و تێکەوە پارتی خۆی مەکات یعنی بۆی باز و جێ شکات و خۆیان کارە پارتی هیچ کات لە قازانجی دانیە تەقە لە کەس بکەوە پارتی حزبێکی لەو جۆرە نەبووە کە لە شتی ناباش و شتی پرۆپوج ئیسفادە بکەوە سوودی لێوەربرێ پارتی حزبێکی سەریحە و حزبێکە هەر قسەیەک بیکات لە ڕوای کات پێویست بەوە ناکە حزبێکی بچووک نییە بچێت تەقە لە بارەگاکانی خۆی بکە بەڵکو قبول ناکات تەقە لە بارەگاکانی بکرێت بەنسبەت ئەوەی کە پرسیاری ئەمە هاتوونم پرسیارە ئەەکەین ئێمە ئێستا وەکو شاندێکی بەڕاستی ئەمە وەکو فراکسیۆنی پارتی هاتوین ئەم پرسیارە ئەەکەین لە بەڕێز پارێزگاری سلێمانی لە بەڕێز دەستگای ئاسایش بۆچی تەقە لە بارەگای پارتێکرانی پرسیارە پارتی ئەمە هەموو وردەکاریەکانە کە لە بەڕێزانی ئەنجومەنی سەرکردایەتی وەرمان گرتووە ناسنامەی حزبیان پێ و کەسانی کە دەستگیر کراون و ناسنامەی هەندێک شوێنیان پێ کە من نامەوێت بەڕاستی ینی بۆ نەهاتوم کە ناکۆکی قوڵکەمەوەیان بابەتێک بوروژێنم کە ناکۆکی لە بکەوێتەوە بەڵام هەمووانەی کە دەستگیر کراون لە لای ئاسایشی پارتیەوە ناسنامەی حزبیان پێ بەداخەوە بەڵێ دەستمان کەوتو ئەمە دەرەنجامەکانن هەموو تەفاسیلەکانە ئێمە لە لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان برایانی بەڕێزم لە لیژنەی ناوخۆی بنە ناو لیژنەوە گەر پێویستیش بکای بێنە ناو هۆڵی پەرلەمانەوە چونکە وە گوتم ئەم بابەتە پێشتر قسەی لێ نەکرابێ پارتی لەمە دووە لەم بابەتە بێدەنگ نابێ بە شێوەیەکی مەدەنیانەوە لە ڕێگەی دام و دەستگاکانی دەوڵەتەوە لە سەرم بابەتانە بە دوواداچوونی بەردەوامانە بێت بەڵێ بەڕێز فەرمووتشمان دەستکەوتووە بەس بۆ کامێراکان نییە بەڵام بەڕێز پارێزگاری سلێمانی وەلایانی ئەمنی لە سلێمانی هەمان ئەم قسانەی تۆکە هیچ مەسەلەن ئەبێ ئەگەر ڕوون نەبێتەوە چێە لە بازنەیەکی هەڵواستراوە کاکە ئەمە زۆر ڕوونە نانا من مەسەلە ناخۆشی نییە ئەمە ڕسم و وێنەی و کەسانەی کە تەقیان لە بارەگاکانی پارتی کردووە ڕسم و وێنە ئێمە ئەیدەینە دام و دەستگاکان لەبەرەوەی کە جارێ هێشتا حکومیان لەسەر نەدراوە من ناتوانم وێنەکانیان بخەمە بەردەم کامێرە حتا وێنەشیان هەیە و سەر بە چه هێزێکن لەکوێوە قوتابی زانکۆیان تێدای هەیە کە تەقی کردو ینی شتی زۆر عجیبی تێدایە مەلەفە بەڵام خەڵکی حزبی تێدایە خەڵکی ئەمنی تێدایە کە وەختێکە مەسەلە بەدوایاندا چوون و وەڵامیان دراوەتەوە دەستگیر کراون ناسنامەی حزبیان پێ بوو بەداخەوە پێشڵە درێژەی قسەکان ئاماژە بۆ پێژمارێک لەوانی کە لەلایەن ئاسایشی پارتیشەوە دەستگیرکراون ناسنامەی حزبیان پێ بووە بەڵێ ئەمانە خوان بەڵام ئاسایشی پارتیەوە دەستگیرکراون لێکۆڵینەوە لێ نەکراوە کە لەلایەن چێوە نێردراون تەقەم لێگەر لایەنەکەیە یاخود هۆکار چییە کە تەقیان لێکۆڵینەوە ئیشی بارەگانیە لێکۆڵینەوە لەگەڵ کەسێک بکە و بێت پرسیار و جوابێکی لێ بکە بەڵام کە تەسلیم کراونەتەوە بە دام و دەستگاکان و بۆ لایەنانەی کە پێویستە لە دەست ئەواندا بن ئازاد کراون دوایە بزانم وەڵامی ئاسایشی سلێمانی ئەمڕۆ بۆ ئێوە چی بوو ینی بۆم لەسەر دەستگیرنەکانیان چی بوو زۆر جاری وەکو پارتی دەڵێن سەرکردایەتی پارتی وەڵامی ئەبێت بۆمانیان هێزی تایبەت دەێن بۆ پاراستنی بارگاکان لەسەر ئەمە چیەکەن سێ پرسەریشم ئێوە وەکو لیژنەی ناوخۆ بۆچی هیچ ئەندامێکی کاپسیۆنەکانی دیکە ئەمڕۆ لەگەڵتان ناوە بۆ تەقەکردن لە بارگای پارتی هەرمەندەستی نیە بۆ سەر پارتی ڕەنگە سمێنە بۆ سەر حیزبەکانی تریشدا پارێزگایەکی دیکە لە شوێنێکی دووبارە بێتەوە بەنسبەت ئاسایشی سلێمانی پێیان ناخۆشە ئەڵێن کە پێمان ناخۆشەوە بۆ ئێمە مەسئولیەتە لە ژێر هەر بیانوێکە ینی بۆ ئێمە قورسە ئەمەی کە ڕوەدا لەبەرەوەی کە ئاسایشی هەموو پارێزگای سلێمانی هەموو هاونیشتیمانیانی پارێزگای سلێمانی ئەرکی سەرشانی ئەمەیەبی پارێزین بە پارتی وێکێتی و گۆڕان و هەر لایەن و بابەت ینی خەڵکێکی دیکەی کە لەم شارەژین بۆیە ئێمەش ئەڵێن کە نیشانەی پرسیارە لەسەر ئەوانیش بۆ خۆیان نیگەرانیان دەربڕی و وتیانەوە بەڵگانەی کە هەتانە هەمومان بدەنێەوە بۆمان بنێرن بۆی کە ئێمە بە دوواداچوون بکەین بەڵام منم پرسیارم کرد لەوان ئێمە تەنها لە
چەند سەد مەترێک ئەوەندە بەڵگەمان دەستکەوت و ئێوە لە شارێکی گەورە و گرانە بۆچی نەتانتوانیەوە سێ چوار بەڵگەی ئاوا دەستکەون کە ئەم خەڵکانە دەستگیر بکەن کە تەقە لە بارگای پارتیەکەن. وەڵامی ئەوەی کە پارتی لەگەڵ هێز و ئەم شتانە نیە، ئێمە ڕێز لە دام و دەستگاکانی دەوڵەتەگرین و ئێمەوە هاتوین لەگەڵ ئاسایش قسەکەین، لەگەڵ پارێزگا قسەکەین. پارتی خۆ نایەوێ بگەڕێتەوە بۆ بەکارهێنانی هەندێک شتێکی ناخۆ وازەحە کە خۆتی پارتی چیە، بەڵام پارتی ڕێز لە دامەزراوە ئەگرێ، ڕێز لە ئاسایش ئەگرێ، لە پارێزگارەگرێ، لە هێزەکانی ناوخۆ ئەگرێ، بێ ئەمانە بە ئەرکی خۆیان هەستن. ئێمە ناگەڕێنەوە بۆەوەی کە هەیبەتی ئەم هێزانە نەهێڵین بچووکیان بکەینەوە. دەمانەوێت هاتوین بە شێوەیەکی مەدەنیانەوە، بە شێوەیەکە ڕێگە دروستەکە ئەمەیە، دیاردەیەکی ناشارستانی بە شێوەیەکی شارستانی وەڵامە دەینەوە. کێشەم نییە. ئەم کەیسەشە ئەی بۆ ئەوە چی دەکەن، ئەو بۆ ئەو بەدواتان چون دەکەن لەگەڵ لایەنە حیزبەکەی خۆتان کۆبوونەوە دەکەن، لەگەڵ بارگەکانی خۆتان کۆبوونەوە دەکەن، کاتێک گەنجێک دڵی گەرمە ئەگەر گەندێکی گرت بێتە بارگای پەتەکە وەڵامی دراتە هیچ کاتێک ینی هەم من هەم هاوڕێکانم باوەڕ ناکەم خۆشحاڵ بین بە تەقاندنی فیشەک و لەگەڵ تەقاندنی هیچ فیشەکێک دانین بەرەو ڕووی هیچ کەسێک، بەڵام ئەبێت تێکەڵی نەکەی ئەوەی کە کاتێک خەڵکێک دێت هێرشە کاتە سەر دەگەر باسی خۆپشاندانەکانەکەی بە سیلاح و بە قەناس و بە چەکی جۆرا و جۆرەوە پێشمەرگەی پارتی شەهید بک بتەوێ بە ماچ وەڵامی بدرێتەوە، حتمما لە بەرامبەر کاردانەوە دروستە بێت کە لەوانەیە لەو کاتا کە تۆ ئەگەر بچیتە ناو جەنگەوە ئەزانی هەندێک شت لە کۆنتترۆلی تۆش دەرەچێت، لەوانەیە لە کۆنتترۆلی سەر و تۆش دەربچێت. ئەوەی کە لە ناو بارەگاکەی ئەزانێت بە سیلاحاتونەتە سەری دەستی سیاسی و خەڵکێکی دیکە خۆی تێکەڵی خۆپشاندەران کردو، خۆی تێکەڵی گەنج و لاوی پاک و بێگوناحی ئەم وڵاتە کردو، هاتووە لە ژێر داواکاری ئەوانە بە قەناس تەقە لە بارەگای پارتیەکە لە پێنجوێن پێشمەرگەی پارتی شەهیدەکە چاوەڕێی ئەوە ئەکرێت کە کاردانەوە هەبێت لە خەڵکێکە لە ناو ئاگرەکە نەگەر تۆ لە ناو ئاگربی چاوەڕێەکەی کە دۆ دیفاع لە خۆت بکەیت و کاردانەوە بکەیت. بەڵام لە کۆتاییشە هیچ کاتێک نە تەقەکردن چارەسەرە و نە پشێوی چارەسەرە، نە ئەوەی کە 70 جار تەقە بکرێت، نە ئەوەی کە بارەگای پارتی بسووتێنرێت، نە ئەوەی خەڵک شەهید بکرێت. یان ئێمە لەگەڵ ئەمە دانین، ئێمە لەگەڵ ئەوەین کە هەر حەقێک داوا کرێ بە شێوەیەکی مەدەنیانە داوا بکرێ، خەڵکی دیکە خۆی نەخاتە ژێر باڵی خۆپشاندەرانەوە و ئەگەر داوای مافەکرێت قەناس و ئاربیجی نەگیرێتە بارەگای پارتی کە گەشتە قەناس و ئاربیجی ئەمە خۆپشاندەر نین، ئەمە تێکدەرن و هێرش بەرن. پێشەوە شار محەممەد لە زاگرۆستیدی تۆڵێ لە ئێمە لەگەل يعني تحقيق ظانكية لأنك زيارة لإيهو بارتي ديمقراطية كردستان كسي لدروي هرمتي هي لا يكي لدروي هرمتي نخير هموي خلقي همولاتا كافي شغل لا شانسي ولات اگر باسی وقت یکم پرسیاری هیچ پرسیارێک بۆ من قورس نییە، چییە پرسن بپرسن؟ بۆ ناکرێ ڕێگریش لێمە بەڵام دەڕابردووە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا بێتە ناو هەولێرەوە. بەڵێ ئەمە یەکەمین دووەمینیش لە حەفەی شوبات بەڵێ لە بەردەم چوارە تاقا لە هاوڵاتیان کرا لە سلێمانی لە کاتێکا بەردیان بەکارهێنا بەڵام ئەوان بە فیشە بۆڵامیان کرد. هیچ تەقەکردنێک ئێمە لەگەڵی دانین لە بەردەم بارەگای یەکێتی لە کۆی خەڵک شەهید بوو، لە بەردەم بارەگاکانی پارتی کە لە بەردەم بارەگاکانی پارتی یعنی هەتاوەکو ئێستا دادگاژەوە یەکلا نەکردەوە کە تەقە لەکوێ بووە، لە بەردەم بارەگای یەکێتی لە کفری لە ئەخیر خۆپشاندانە خەڵکی 16 ساڵ و 14 ساڵ شەهید بووە. من ناتوانم بڵێم یەکێتی هەتاوەکو دادگا ئەمە یەکلایی نەکاتەوە. لە سەرجەم بارەگاکان ئەمە ڕوویداوە، بەڵام زۆربەی دەستی خەڵکێکی تێدا بوو کە گەنجێکی بێگوناحی هێناوە کردوێتێ دەرعی خۆی بۆەوەی کە زیان بە لایەنێک بگەێنە یان بێوێ هەیبەتی لایەنێک بشکێنێ لە شوێنێکدا. بەنسبەت بابەتی سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕووداوێکە کە لە ڕابردوودا ڕوویداوە، ئەم بابەتە بابەتێکی سرف سیاسی بووە، بابەتێک نەبووە کەسێک بێ لە ژێر دەمامکێک و لە ژێر پەردەیەکە تەقەبکە لە بارەگایەکی تۆیان ئەوەی کە کەس نەزانێت تاوەکو ئێستاکێ بابەتێک بووە. ئێمە هیچ کاتێک حاشامان لەوە نەکردو کەم ڕووداوە بۆچی ڕوویداوە. ئەمە پرسێک ئەگەر وەخت هەبێت تەفاسی لەتوانم قسەی لەسەر بکەمە هەموو دەکارێکی بخەمە ڕووکە بۆچی ڕوویدا ناگەڕێمەوەی بۆچی ڕوویدا، بەڵام بابەتێکە شەرمی لێ ناکەین. ئێمە پێشەوە مژاردەوەخ لە تۆڕی میدیای ئێستا حەزەکەم لەو ڕاپۆرتانی کە لەبەردەستە باسی کێ و زیانانەمان بۆ کە لە مێخشانە بەربارەکانی پارتی کە چی جانی بێت چ مادی بێت پرسی هێرشکردنە سەر بارەکە پێ وایە کولتورەکەی لە بادینانەوە دروست بوو کاتێکە هێرشکرا سەر بارەگاکانی گرتوی ئیسلامی کوردستان و سووتێنرا، دواتر مەکۆکانی بزوتنەوەی گۆڕان لە هەولێر و لە شوێنەکانی دیکە لە هەمووی زەبتر هێرشکردنە سەر پەرلەمانی کوردستان کە ناو پەرلەمانی کوردستانە ڕۆژنامەنووس بەر تێڵا دراوە هێرشکرا سەر ستافی ڕۆژنامە کوردستان بەشێک لە پەرلەمانتارە. ئێوە لیژنەی ناوخۆن ینی تەنانەت من لیژنەی ناوخۆنی من وەکو نوێنەری فراکسیۆنی پارتی برادرانم لە لیژنەی ناوخۆن لیژنەی ناوخۆن زۆر بەڵێ
بە دۆداچووتان بۆ کەیسانش کردو چی هێرشی سەر پەرلەمانی کوردستان کێ بوو لە ڕۆژنامە نووسانیە چێ مەکۆکانی بزوتنەوەی گۆڕانی سوودان چێ مەڵبەتەکانی یەکگرتووی سوودان ئەمانش دوجار هەر کلتور و نەریتی هێرشی لەسەر بارەکانیە هیچ کللتورێکی نەشازێمە لەگەڵی دانین و پاڵپشتی ناکەین لە ڕابردوودا هەر شتێک ڕووی داوە هەر بابەتێک لە بادینانیان لە هەر شوێنێکی دیکە ڕووی داوە دەیان زام هەن کە لە ڕابردوو ڕوویان داوە بابەتێک بوون کە لەوانەیە دۆخێک بێکار و کاردانەوە بۆ بەهێندێکی هیچی ئەوە نییە کە بڵێ وڵای ئێستا ئێمە هاتبین بڵین پاڵپشتیەوەکەین لە بادینانیان لە هەولێر تەقە لە بارەگا بکرێت یان بسووتێنرێت نەخێر لە هیچ شوێنێکی کوردستان ئێمە لەگەڵەوە دانین دەست بۆ یەک بارەگا ببرێت دەست بۆ یەک ڕۆژنامە نووس ببرێت لەگەڵ ئازادی تەواوی ڕادەربڕینین اینجا ڕۆژنامە نووس چ لە پێنجوێن دیار نەمێنێ یان لە هەولێر ئێمە لەگەڵی دانین بەڕاستی زیانەکانی بەڵێتیایە پێشمەرگە ئەوانەی کە پاسەوانی بارەگا بوون بریندار بوون و ئۆتۆمبیلی زۆر هەن کە بەر فیشە کەوتون بەرگولە کەوتون جگەلەوەی کە دیوارۆوانەی بە زیان نازانین تەنهامانەوەی گیانی مرۆڤ سەلامەت بێ سوپاس بۆ هەمووتان